سیاست امریکا برانبری وکشاندنا هیزنوانات ناو عراق دا بتایبتیجی به مجال زیرتر بحثکین برفکی و ادر لیوی شرازات آسایش و تروریسم دال واشنطن پای که راست خودت گلم دا و مجال زیرتر بحثکین هشتاجی نگهشتی ندار انجام دو ماهی که بتایبتیجی او گوتو بیشتر تنها بحث کردن گریدای وکشاندنا هیزن امریکا هفت پیمانان جبوی ریکا هل بجارتن آنو برف سرکاتی اکنی اف مجار چهات تا بحث کردن جبوی امریکای حتی چرا ده گرینگ اف مجار وکشین و نه وکشین واناش نوا روجلات نوا راست. سپاس بۆ میوانداریکردنم لە دەستپێکدا پەیوەست بە پرسیارەکەت نامەوێت پێشبینی بکەین کامە پاڵەورا و دەردەچێت و قسە لەسەر بابەتە دەکات بەڵام ئەوەی بینیمانە ئەوەیە لە ماوەی ئەو ئیدارانی ڕابردوو تێبینی کراوە کە ترەمپ هەوڵی داوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکشێتەوە و تێوەگلانی هێز سەربازەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەم بکاتەوە و ئەو تێوەگلان و دەستپێشخە لە سەربازانەکەم بکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقاش بە هەمان شێوە. بەڵام ئەوەی کە دەتوانین پێشبینی بکەین لە داهاتوو کەمێک ئەستەم کە چێ دێتە نووسینگەی سەرۆکایەتی خوازیارم کە بەلایانی کەم گرنگجی جۆرەبوونێکی سەربازی تێبگەن لە عێراق و بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان لە دژی داعش و پەیوەندیشیان بەردەوامی پێ بدەن لەگەڵ پێشمەرگەکان نی کوردستان کەوا لە بەرژەوەندی ئەمریکاشە و پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراقیش بەرە پێ بدەن. باشە لە ڕاستیە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەو خواستەی هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بمێنێتەوە یا بکشێتەوە. دووبارە نامەوێت ئەوە لێکدانەوەی بۆ بکەم کە بە شێوەیە کە سیاسەتە بەڵام ئەو ئاماژانەی کە دیارن و لە ئیدارەکانی ڕابردوو بینمانەوە هەموو ئاماژەکان بەرەو کشانەوە دەچن بەڵام ئەوەش ئەستەم بووە سەرکەوتوو نەبوون لەوەدا لە سەردەمی ئیدارەی بایدن تێبینیمان کرد کشانەوە لە ئەفغانستان هەبوو لەوە پێشووتر ئیدارەی ترامپ لە سووریا کشانەوەی کرد لە هەمان کات لە سۆماڵ کشایەوە و ئیدارەی بەڵام ئێستا بە تایبەت لە دوای بەردەوامیش غەزەوەیانی وا دەردەکەوێت کە ئەمریکا بنکە سەربازیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەکات. ئەگەر جەنگەکە لە غەزە شتێک بگۆڕێت یا خودنا ئەمە ئەو خاڵە بوو کە من دەمویست پێی بگەم هەرچەندە ئەمریکا بیەوێت لە ناوچەکە دوور بکەوێتەوە هەندێک شوێن چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان ئەفریقا بەڵام بانگ دەکرێنەوە بۆ ناوچەکە چونکە بوونیان لەو شوێنە گرنگە پێویستە بەرژەوەندەکان لەوێ بپارێزن. پێشم وایە کە جەنگی ئیسرائیل و حەماس نمونەیەکی دیکەیە کە پێویست دەکات ئێمە وەکو ئەمریکی بوونمان هەبێت و بوونی سەربازیمان کۆتایی پێنێت لەو بەو ئاراستەیەی کە باس دەکرێت لە کشانەوە خوازیارین کە هەندێک پێشبەچوون لەولایەنە ببینین. ڕەوشە هەی لە عێراقی ئەگەر ئەم نمونە وەرگرتین و گشتیژی ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەگەر دی خواستن سەرهەندێ بە ئەمریکا و هەفپەیمان بێنە دەرێخستن نەمینن کارن ئاسایش و ئارامیە پارێزن سنوورا توند بکەن تیرور دیسا دەرنەکەوە. کشانەوەی ئەمریکا لە عێراق کشانەوەی سەربازیان زیان بە عێراق دەگەنێت. ئەمریکا گرنگ بووە بۆ هاوکاریکردنی عێراقیەکان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەتایبەت لە قەڵاچۆکردنی داعش ئەمە لەسەر عێراقیش دەوەستێت و هەرێمی کوردستانی بە هەمان شێوە. هاوکاری ئەمریکا بە بەردەوامی هاریکار بووە لە ڕووی ڕاهێنان پارەدارکردن ڕاوێژکاری کردنە ئامانج لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە هاریکار بووە زۆر گرنگی هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کەواتە بوونی ئەمریکا و بوونی سەربازی ئەمریکا لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر لە عێراق و سووریا گرنگە
بۆیە شانەوەی ئەمریکا لە بەرژەوەندی ئەمریکا و ئێمە نابێت بەڵام بە هەمان شێوە لە بەرژەوەندی عێراقەکانیش نابێت ئەمە شتێک نییە بڕیاری لێ بدرێت چونکە وڵاتی دیکەشان کە دەیانەوێت هەژمونیان هەبێت لە ناوچەکە واتە لە عێراق هەژمونی خۆیان زیاتر قوڵ بکەنەوە ئەمە بێزگە لە بوونی هێزی دیکەی تیرۆریستی کە ڕەوتی بەردەوامە ئەمە شۆ کارێکی دیکەیە بۆ ئەوەی هێزە سەربازەکانی ئەمریکا لە عێراق بمێنەوە. بەڕێز لێڤی وەزیری بەرگری عێراق قەڵێ کە لە دوای ڕێکەوتنەی کردومانە 2026 هێزەکانی هاوپەیمانان لە عێراق نامێنن دەڵێ کە ئەوان داوای ساڵێکی دیکەیان کردووە بمێنەوە بەڵام عێراق مۆڵەتی نەداوە. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەمریکا بۆ کشانەوە لە عێراق پێویستی بە مۆڵەتی عێراقیان خۆی بڕیار دەدات بکشێتەوەیان نا؟ ئەوەی بڕیار دەدات زیاتر لەسەر عێراقەکان دەوەستێت بەڵام ئایا حکوومەتی عێراق ئێستا کە پەیوەندی زۆر باشی لەگەڵ میلیشیاکان هەیە کە بریکاری هێزێکی هەرێمی ئێمە دەشزانین فشارخستنە سەر ئەمریکا بۆ کشانەوە زیاتر هەژمونی هەرێمی زیاد دەکات لە عێراق ئەوەش لە بەرژەوەندی ئێمە وەکو ئەمریکی نیە و لە بەرژەوەندی عێراقیش نییە. بەڵێ پەیوەست بە پرسیارەکەت ئەمریکا بەخۆی بکشێتەوە ڕەنگە لە داهاتوودا ئەمە لە داهاتوێکی دوو ڕوو بدات بەڵام بۆ ئێستا مانەوەی ئەمریکا گرنگترە زیاتر عەقڵانی و ژیرانەترە چونکە بەرژەوەندی هەیە و لە هەمان کاتیش ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بەرژەوەندی ئاسایش و ئەمنیش لە ئارادایە. ئەفشەڤە دیبیتە کە گرنگ یەکەمین دیبیتات نێڤبەرە هارس و ترامپیدە ملیۆنا خەلک چاوەڕێی وێ دیبیت ئەف مژارە دێ جێگرت نەوە دیبیتێدا کی دێ ڕۆژقەوە نەتر تایبەتیژی سیاسەتا خول سەروێ مژارێ بەحەس بکە دیف پێشبینیەتە. ناتوانم بڕار لەوە بدەم چ پرسیارێک لەو ڕوبەڕووبوونەوە تەلەڤیزیۆنیا دەخرێنە ڕوو ئەرێ بەس دیفۆن پێشبینیان هەیە ناوە ئەمریکای دەیانێ ئەف مژار نزانم بوو نافخوا ئەمریکا یانژی بوو کاندیدên سەرۆکاتی گرنگە مەسەن ئەفشەڤە بێتە بەحەسکردن چکە ئەگەر ئەفشەڤە بێتە بەحەسکردن دیارە زێدە گرنگە پێشبینی چۆنە؟ باوەڕم وایە بەدڵنیاییەوە ئەمە کێشێکی گرنگە پێویستە وەکو ئەمریکی ئەمە بیری لێ بکەینەوە و تاوتوێ بکرێت ئەمە زۆر گرنگە بۆ تەواوی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بۆ هاوڵەکانمان لە دژی تیرۆر لە هەمان کات ئێمە ڕوبەڕووی هەژمونی دەرەچش دەبینەوە و میلیشیاکان بۆیە باوەڕم وایە کە ئەمە پرسێکی گرنگە و دەشبینی با بزانین ئەو بابەتە دەوروژێت یاخودنا. دەست خۆش زۆر سپاس بەڕێز ئەیدەر لێڤی شارەزا لە ئاسایش و تیرۆریزم لە واشنگتن لەگەڵمان بوویت. سپاس.